ئەم بەرنامەیە لەسەر گەورەترین خەونی مرۆڤە و دەستهێنانی نەمری. بەڵام بۆ ڕێگەگرتن لە مردنی سروشتی دەبێت سەرەتا ڕێگە لە پیربوونی مرۆڤ بگرین کە گەورەترین هۆکاری مردنە. زانایان دەڵێن زۆریان نەماوە تا چارەسەرێک بدۆزنەوە کە پیرەکان گەنجتر دەکاتەوە و تەمەنی مرۆڤ درێژتر دەکات. سڵاو، من نام عەبدوڵام. ئایا دەکرێت کۆتایی بە پیربوونی مرۆڤ بهێنین؟ دەکرێت پیرەکان گەنج بکەینەوە، چرچلۆچەکانی سەر پێست نەمێنن و کۆتایی بە نەخۆشیەکانی سەردەمی پیری بهێنین؟ ئەم پرسیارانە هیچی دیکە خەونی شاعیرانە و بەرهەمی فیلمە خەیاڵیەکان نین. بوونەتە بابەتی توێژینەوەی پزیشکی زانکۆمبەزنەکانی جیهان و لە مەڵقەیەدا دوایین دۆزینەوەی زانایانتان لەبارەی هۆکارەکانی پیربوون و چۆنێتی بنبڕکردنیان پێدەناسێنم. پرسیارەکە ئەوە نییە ڕوودەداتیانە، پرسیارەکە ئەوەیە کێ ڕوودەدات. دەچینە ناو تاقیگەیەکی زانکۆی هارڤارد کە تیایدا مشکێکی کوێری پیر گەنج دەکرێتەوە و چاوەکانی بۆ دەگەڕێتەوە. بۆچوونێکی نوێی زانستی لەسەر پیری هاتووەتە ئاراوە. پێم وایە بە سوود دەبێت ئەگەر بێت و پیری وەکو نەخۆشیێک سیر بکەین. ئایا دەکرێت ئەو نەخۆشیە بنبڕ بکەین و سەدان ساڵ بە گەنجی بژین؟ ئەو ژنە تەمەن 51 ساڵە بناسە کە یەکەم کەسە دەستکاری خانەکانی جەستەی کردبێت تا گەنجتر ببێتەوە. بڕیارمدا بمە یەکەم نەخۆش. دیدار لەگەڵ زانایەکدا کە پێشبینی دەکات ڕۆژێک مرۆڤ 1000 ساڵ بژی. زۆر نزیک بووینەتەوە لەوەی پیربوون لە ڕێگەی پزیشکیەوە کۆنتڕۆل بکەین. لە کۆتاییدا چەند ئامۆژگارێکی گرنگی زانایانتان پێدەناسێنم کە ئەمڕۆ دەتوانیت لە ژیانی خۆتدا ئەنجامیان بدەیت تا گەنجتر ببیتەوە و تەمەنت درێژتر ببێت. لە بەشی پزیشکی زانکۆی ناوداری ئەمریکا هارڤارد تاقیگەیەک کراوەتەوە کە دەیان لێکۆڵەر تێیدا کار دەکەن تا کۆتایی بە پیربوونی مرۆڤ بهێنن. توێژینەوە سەرنجڕاکێشەکانی ئەم ناوەندە تاقیگەی سینکلێر بەڕێوبەری تاقیگەکەیان کردووە بە ئەستێرەیەک کە بانگێشی تەلەڤیزیۆن و ناوەندە میدیایی و ئەکادیمیە گەورەکانی جیهان دەکرێت. بەڵام درێژکردنی تەمەن بەس نییە، دەمانەوێت ژیانێکی باشتریش بژین. دەمانوێت کە تەمەنمان کرد جەستەمان لە کار نەکەوێت، پڕوزە بژین و تووشی ئەو نەخۆشیانە نەبین کە بەهۆی تەمەنەوە دروستە بن، وەکو لە بیرچوونەوە، شێرپەنجە و نەخۆشیەکانی دڵ. ئەم دکتۆرە دەیڤید سینکلێر پیری وەکو نەخۆشیەک سیر دەکات کە دەکرێت چارەسەر بکرێت. پیربوون هەمیشە وەکو پرۆسەیەکی سروشتی سیرکراوە کە تووشی زۆربەی بوونەوەرانە بێت. بەڵام چییە بێت ئەگەر بێت و بتوانین ئەوە بگۆڕین؟ چی دەبێت ڕۆژێک سەردانی دکتۆرەکەمان بکەین و دەرمانێکمان بە بنووسێت تا گەنجمان بکاتەوە. ئەمە ڕەنگە وەکو شتێکی ناو فیلمە خەیاڵەکان سەیری بکەیت، بەڵام زانایانی جیهان ئەمڕۆ کار دەکەن تا ئەمە بکەن بە واقع. باشە بۆچی دکتۆر سینکلێر و ئەو توێژەرانەی لەگەڵیدا کار دەکەن پیری وەکو نەخۆشی سیر دەکەن؟ چونکە پێیان وایە هۆکارەکەیان دۆزیوەتەوە. هەرکە هۆکاری ڕوودانی شتێکە دۆزیەوە دەکرێت ئەو هۆکارە بنبڕ بکەیت و چارەسەری بکەیت. بە پێی تاقیگەی سینکلێر هۆکاری سەرەکی پیربوونی مرۆڤ لە ناوچوونی زانیاریە لە خانەکانی جەستەماندا. خانەکانی جەستەی هەموو مرۆڤێک شتێکی تێدایە کە پێی دەڵێن DNA. ئەمەش کۆدێکە کە ڕێنوێنی تێدایە بۆ دیاریکردنی کاری خانە جیاوازەکانی جەستە. بۆ نمونە بە خانەیەکی مێش دەڵێت کە تا زانیاری خەزن بکات، بە خانەکانی پێست دەڵێت کە کاریان دروستکردنی پێست و پاراستنیەتی. لەسەر هەموو دیئێنەیەک شتێکەیە کە پێی دەگوترێت ئێپیجینەم. ئەم ئێپیجینۆمە ئیشێکی زۆر گرنگی هەیە. بە خانەکانی لەش دەڵێت چی زانیارێکی ناو دیئێنەی وەربگرن و چی زانیارێکی فەرامۆش بکەن. وەکو پلاکێک وایە، هەندێک بەشی دیئێنەی دەکوژێنێتەوە و هەندێک بەشی هەڵدەکات. دەیڤید سینکلێر ئەمە بەراورد دەکات بە CD کە جاران باو بوو. لە CDیەکدا بۆ نمونە گۆرانی تۆمار کراوە. بەڵام ئەم CDە بە تێپەڕبوونی کات و بەکارهێنانی زۆر شوختی تێدەکەوێت و ئیدی هەندێک لە گۆرانەکانی ناوی دەپەڕێنێت. بە تێپەڕبوونی کات هەمان شت بەسەر ئێپیجینۆمدا دێت و ناتوانێت زانیاری بۆ خانەکانی لەش بنێرێت تا کارەکانی خۆیان بکەن. ئەمە ژوا دەکات لە پیرەتیدا بۆ نمونە خانەکانی پێستمان نەزانن کاریان چییە و پێست فەرامۆش بکەن
تا چرچولۆکی تێبکەوێت. خانەکانی مێشک نازانن کە کاریان خەزمکردنی زانیاریە و تووشی لە بیرچوونەوە دەبین. بێگومان دەکرێت تەمەن درێژتر بکرێت. دەزانین کە دەتوانین تەمەنی هەموو بوونەوەرێک درێژتر بکەین. ڕاتچیە لەسەر لە دەستدانی زانیاری ئەپیجینۆم تا چەند ئەوە هۆکاری پیربوونە. زانیاری ئەپیجینۆم ئەمڕۆ وەکو ڕێگەیەک بۆ پێوانی تەمەن بەکاردێنین. ئەوەی پێ دەڵێن کاتژمێری ئەپیجینۆمی. ئەمە پێشڤەچوونێکی گەورەیە لە بوارەکەدا کە ستیڤ هۆرڤات دەستی پێکرد. بۆیە ئەم ڕوانگەیە بەکاردێنین. هەروەها ئەپیجینۆم دەکرێت بە جۆرێک بکرێتە ئامانج کە ببێتە هۆی گەنجبوونەوە. دکتۆر ستیڤ هۆرڤات زانایەکی زانکۆی ناوداری بەریتانیا کامبریجە و بەڕێوەبەری تاقیگەی پزیشکی ئاڵتۆسە لەو زانکۆیە. دیدارم لەگەڵیدا کرد تا بزانم تا چەند لە دۆزینەوەی چارەسەرێک بۆ پیری نزیکین. ئایا هاوڕایت لەگەڵ دکتۆر سینکلێر و ئەوانی دیکەدا کە پێیان وایە پیربوون نەخۆشیە؟ پیربوون شتێکی سروشتی نییە کە دەبێت هەر ڕوو بدات، دەکرێت چارەسەر بکرێت. بۆمبەستی کردەی پێم وایە بەسوود دەبێت ئەگەر بێت و پیربوون وەکو نەخۆشیەک لێک بدەینەوە. چونکە کاتێک ئەم کارت کرد یەکسەر دەڵێت ئایا دەتوانین دەرمان بۆ چارەسەرکردنی بەرهەم بهێنین؟ پێم وایە بەرهەمهێنانی دەرمان بۆ پیربوون ئامانجێکی زۆر بەجێیە. سروشتیە یاخودنا چێ بەلایەوە گرنگە. ئایا لە دەستدانی توانای بینین سروشتیە؟ بەڵێ، هەرکە پیر دەبیت هەمومان توانای بینینمان لە دەست دەدەین. بەڵام هێشتا دەکرێت چارەسەرێکی بۆ بدۆزیتەوە. ئەمە بۆ هەر نەخۆشیەکی دیکە کە هۆکارەکەی پیربوونە دروستە. ئەوەی دەمەوێت پێت بڵێم ئەوەیە کە دەیڤد سینکلێر لێکۆڵینەوەکەی لە نەیچەر بڵاو کردەوە. کێشێکە لە باشترین گۆڤارە زانستیەکان. لێکۆڵینەوەکەی بە پرۆسەیەکی پشکنینی وردی پسپۆڕاندا ڕۆیشتووە. یەکێک لە هۆکارانی وای کردووە زانایان بڕوایان وابێت دەکرێت تەمەنی مرۆڤ درێژتر بکرێت و پیری نەهێڵڕێت تایبەتمەندی هەندێک ئاژەڵە. بۆ نمونە نەهەنگی باوهێت وەکو مرۆڤ شیردەرە و زیاتر لە 200 ساڵ دەژی. هەندێک جۆری کیساڵ پیر نابن. ماسی جۆری جێلیفش نەمرە ئەگەر نەکوژرێت. جۆرێکی جرج هەیە تووشی شێرپەنجە نابێت. بەڵام تا ئێستا تەواوی تاقیکردنەوەکان بۆ گەڕانەوەی تەمەن بۆ سەردەمیلاوێتی تەنیا لەسەر ئاژەڵ ئەنجام دراون و هێشتا هیچ تاقیکردنەوەیەک لەسەر مرۆڤ ئەنجام نەدراوە. توانراوە لە ڕێگەی دەرمان و گۆڕینی جینەوە ئاژەڵ گەنج بکرێتەوە و تەمەنی درێژتر بکرێت. لە ڕێگەی پێدانی جۆرێکی دژەتەنەوە بە مشک دەتوانین تەمەنی مشکەکە لە سەتاسی درێژتر بکەین. چەند تاقیگەیەکی توێژینەوە کار لەسەر هەمان بیرۆکە دەکەن. بیرۆکەکە ئەوەیە هەندێک جین بەکار بهێنیت کە بە فاکتەرەکانی یامانەکان ئاسراون. ئەمەش بە ناوی ئەو کەسە ژاپۆنیەوە ناونراوە کە خەڵاتی نۆبڵی بردوتەوە. ئەم فاکتەرانە بەکار دەهێنرێن بۆ گەنجکردنەوەی خانەکان و ئەندامەکانی جەستا. زۆر کەس کاریان لەسەر دەکەن و بەڕای من بیرۆکەکە زۆر ئومێدبەخشە. یاماناکە فاکتەرز جۆرێک پرۆتینی تایبەتە کە خانە پیرەکانی جەستە گەنج دەکاتەوە. بە ناوی زانای ژاپۆنی شینیا یاماناکاوە ناونراوە کە ساڵی 2006 ئەم داهێنانەی دۆزیەوە و بەهۆیەوە خەڵاتی نۆبڵی وەرگرت. لە تاقیگەکەی زانکۆی هارڤەرد لە ڕێگەی یاماناکە فاکتەرەوە توانرا خانەکانی مشکێکی پیر کە کوێر بوو گەنج بکرێنەوە. ئەمە مشکەکەیە. لێرەدا کوێرە و سەری بە هیچ لایەکدا ناجوڵێنێت. بەڵام دوای چەند هەفتەیەک لە چارەسەر پێدان سیر بکەن چۆن سەردەلەقێنێت و ئەمەش نیشانەی ئەوەیە دەتوانێت ببینێت. دکتۆر سینکلێر دەڵێت چاوەکانی هێندە بە جوانی دەبینن جیاوازی ناکەی لەگەڵ چاوی مشکێکی منداڵ. بەڵام تەنیا مشک نییە کە گەنج کراوەتەوە. لە ڕاستیدا ئەمە هیچی دیکە نهێنی نییە. ئێستا بۆ زانیاری گشتی. مانگی 4 لە کۆنفرانسی ئارڤۆ ڕاگەیەنرا. ئەمە کاری برۆس کەساندەر و هاوکارەکانیەتی نیشانیان دەدا کە بە هەمان سیستەم بەڵام لە ڕێگەی جینی مرۆڤەوە دەکرێت توانای بینین بۆ مەیمون بگەڕێنرێتەوە. لە کاتێکدا لە 1990ەکان ڕێژەی تەمەنی تاکێکی ئەمریکی 48 ساڵ بوو، ئەمڕۆ زیاتر لە 78 ساڵە. ئەمەش دەریەخات لە ماوەی سەدەی ڕابردوودا پێشکەوتنی تەکنۆلۆژیا و داهێنانی ڤاکسین یارمەتیدەر بوون تا تەمەنی مرۆڤ نزیکەی 150
درێژ بکرێت. دکتۆرێک کۆمپانیایەکی دامەزراندووە کە کاری توێژینەوەیە بۆ دۆزینەوەی دەرمانی پیری دەڵێت ئومێدی هەیە زیرەکی دەستکرد AI یارمەتیان بدات بە زووترین کات دەرمانێکی کاریگەر بدۆزنەوە واتە دەکرێت ڕۆژێک بێت بچیت بۆ لای دکتۆرەکەت و دەرمانێکت بۆ بنووسێت کە 10 ساڵ گەنجت بکاتەوە. ئەو کۆمپانیایی کەلەکاری ئەکادیمیە و سەرچاوی گرت ناوی ئۆرۆ بایۆمێدیکاڵە جەخت دەخاتە سەر دۆزینەوەی دەرمانی نوێ بۆ بە ئامانجکردنی تەمەنی بایۆلۆژی. هۆکاری ئەوەی ئەمە بە گرنگ دادەنین ئەوەیە پیربوونی بایۆلۆژی لە نێو وڵاتانی پێشکەوتوودا هۆکاری سەرەکی زۆربەی نەخۆشیە گەورەکانە. لە ڕێگەی بە ئامانجکردنی ئەو بایۆلۆژیایەوە دەکرێت بتوانین تەمەن و ماوەی لە ساغی مرۆڤ تا ئاستێکی بەرچاو درێژتر بکەین. ئامانجەکە بریتیە لە دۆزینەوەی کاریگەرترین و بربڵاوترین ڕێگە بۆ بە ئامانجکردنی تەمەنی بایۆلۆژی تاوەکو بتوانین تەمەنی تەندروستی مرۆڤ درێژتر بکەین. کۆمپانیاکە هەندێک تەکنۆلۆژیا و ڕۆبۆتی دروست کردووە کە لەگەڵ ژیری دەستکرد یارمەتیمان دەدات ئەو کارە بکەین. ئامانجمان بریتیە لە تێستکردنی 1 ملیۆن گەردیلە تاوەکو ڕوون ببێتەوە کامیان باشترینە و زۆرترین کاریگەری لەسەر پیربوون هەیە. ئەمە سپرایەکی لوتەوە بە ئامێری مۆبایلی زیرەک کار دەکات. ئاپەکە پرسیارت لێ دەکات و کاتژمێرێکی دیاریکردنی تەمەنی تێدایە. ئەم کاتژمێرە یارمەتی دەدات بەردەوام بزانیت بارودۆخی تەندروستی چۆنە. یارمەتی دەدات بزانیت چ شتێکی دیکە یارمەتی دەرە بۆ گەنجترکردنەوەت. بەهێزترین تاقیکردنەوە کە لەسەر ئاژەڵ کرد بێتمان ئەوە بوو کە لە ڕووی داراییەوە پەیمانگەی نیشتیمانی تەندروستی کۆمەکی کرد و هەر ئەوانیش تاقیکردنەوەکەیان کرد. ئەوەش لەسەر هامستەری سوور کرا. ئەم هەمستەرانەیان تووشی ڤایرۆسی سارس و کۆڤید-2 کرد. ئەوەی نیشانی داین ئەوە بوو کە دەرمانەکەمان چارەسەری ڤایرۆسەکەی کرد. بە تەواوی ڤایرۆسی کۆڤید-2 سارسی لە جەستەی ئاژەڵەکەدا بنبڕ کرد. توێژینەوەیەکی زۆر لە بواری پیربووندا کراوە. ئاشکرایە پێویستیمان بە لێکۆڵینەوەی زیاترە. بەڵام پێم وایە ئێستا هێندە دەزانین کە بڵین دەتوانین پیربوونی مرۆڤ خاو بکەینەوە. بەڵام دەبێت ئەوەش پشتڕاست بکەینەوە هێشتا لێکۆڵینەوەی پێویست لە تاقیگە نەکراوە. ئێستا جەختمان لەسەر بەدەستێنانی ئەو پشتڕاستکردنەوەیە. پێم وایە پرۆگرامکردنەوە زۆر سەرنجڕاکێشە کە دێتە سەر بابەتی پیربوون بوارێکی تا ڕادەیەک ساوایە. دەبێت زیاتر توێژینەوەی لەسەر بکرێت. بەڵام پرۆگرامکردنەوە زۆر ئومێدبەخشە. پاشان شتی درێژخایەنی دیکە وەکو چارەسەر بە جین و چارەسەر بە چاندنی خانە بنەڕەتیەکان ئەو شتانە دەکرێت کاریگەری گەورەتریشیان هەبێت. ئایا دەتوانین تەمەن ببینە دواوە؟ پێم وایە ئەوە پرسیارێکی کراوەیە و زانایان بۆ چوونی جیاوازیان هەیە لەبارەوە. ئایا دەتوانین پیربوون خاو بکەینەوە؟ پێم وایە زۆربەی زانایان هاوڕان کەمە دەکرێت ڕووبدا. ملیاردێرەکان و کۆمپانیا گەورەکانی جیهان خۆیان خستۆتە نێو بوارەکەەوە و بە دوای چارەسەری پیربووندا دەگەڕێن. کۆمپانیای گوگڵ تاقیگەیەکی 3 ملیارد دۆلاری توێژینەوەی بە ناوی کالیکۆ دامەزراندووە و ئەمەش وای لە گۆڤاری ناوداری ئەمریکی تایم کرد بابەتێک بەم ناونیشانە بنووسێت. ئایا گوگڵ دەتوانێت کۆتایی بە مردن بهێنێت؟ یەکێک لەو چارەسەرانەی دەکرێت مرۆڤی پێگەنجتر بکرێتەوە پێی دەگوترێت جین تێراپی واتە دەستکاریکردنی دیەنەی. لە ئەمریکا ئەم چارەسەرە بە فەرمی بۆ هەندێک نەخۆشی وەکو شێرپەنجە پەسەند کراوە، بەڵام تا ئێستا بۆ گەنجکردنەوە پەسەند نەکراوە و زانایان هۆشداری دەدەن تا لێکۆڵینەوەی پێویست دەکرێت کەس تاقی نەکاتەوە، بەڵام ژنێکی ئەمریکی گوێی بەو هۆشداریانە نەداوە. دەتوانیت باسی کۆمپانیاکەت بایۆڤیڤا بکەیت و چی هانی دایت ئەم کۆمپانیایە دابمەزرێنیت؟ بەدڵنیایەوە کۆمپانیاکەم ناوی بایۆڤیڤایە. ئێمە کۆمپانیایەکی چارەسەرکردنین بە جین. پابندین بە چارەسەرکردنی تەمەنی بایۆلۆژی مرۆڤ لە ڕێگای جینەوە. ساڵی 2015 کۆمپانیاکەمان دامەزراند و بەڵێنماندا یەکەم تاقیکردنەوە لەسەر مرۆڤ بکەین و بزانین ئەو تەکنۆلۆژیایە کە 10 ساڵ پێشتر دروستکرا بوو دەکرێت تەمەنی بایۆلۆژی بباتە دواوە. پارەمان کۆکردەوە بڕیارمدا خۆم ببمە یەکەم نەخۆش تا لەسرم تاقی بکرێتەوە. ئەگەر بێت و ئەم دەرمانە بە خەڵکی دیکە بدەم دەبێت دڵنیابم لەوەی کە مەترسینیە. زیاتر لە 100 جار دەرزی لە تەواوی جەستەم دراو لەو ناوچەی کە مەترسی شێرپەنجەیان زۆر لەسرە بۆ ئەوەی دڵنیابم لەوەی ئەمە نابێتە هۆی دروستبوونی شێرپەنجە. پاشان وەستاین و چاوەڕێمان کرد. دوجار لە ساڵی 2021 ئەنجامەکەمان بڵاو کردەوە. دەبوو تا 2021 چاوەڕێ بکەیت
تا ئەنجامەکە بزانیت؟ لە ڕاستیدا لە ماوەی 6 مانگی یەکەمدا درێژبوونی تەڵەمیرمان بینی کە نیشانەیەکی تەمەنی بایۆلۆژیە، ئەوەش تەنیا یەک جۆری تەمەنی بایۆلۆژیە. ڕەنگە ڤیدیۆی من ببینیت کە دەڵێی تەمەنی خۆی 20 ساڵ گەنج کردوێتەوە، بەڵام ئەوە تەنیا یەک هۆکاری پیربوونە. هیواخواز بووین کە توانی بێتمان بە تەواوی پیری چارەسەر بکەین، بەڵام ڕوون بوویەوە کە یەک جین بە تەنیا ئەو کارە ناکات، دەبوو بگەڕێینەوە سەر تەختەکە و توێژینەوە لەسەر جینەکانی دیکە بکەین کە دەکرێت چارەسەری پیری بکەن. ئێستا ئەوەی کاری لەسەر دەکەین ڕێگەیەکی نوێیە کە بە یەک جار کۆمەڵێک جین دەخاتە ناوی تا بزانین ئایا کاریگەریە مەزنەکە دەبینین و ڕێگە لە پیربوون بگرین؟ یەکێک لە ناودارترین پسپۆڕەکانی نەهێشتنی پیری و درێژکردنی تەمەنی مرۆڤ دکتۆر ئۆبری دیگرەیە کە نووسەری پەرتووکێکە بە ناونیشانی کۆتاییهێنان بە پیری. ئەم دکتۆرە نزیکەی 30 ساڵە لێکۆڵینەوە لە بوارەکەدا دەکات و پێشبینی کردووە ئەو کەسەی کە 1000 ساڵ دەژی ئەمڕۆ لە ژیاندایە. دەتوانیت بۆ بینەرانمانی ڕوون بکەیتەوە چی هانی دایت تا هەڵ بدەیت چارەسەرێک بۆ پیربوون بدۆزیتەوە، ئەگەر ئەمە شێوازێکی دروستی وەسفکردنی ئەو کارەیە کە تۆ دەیکەیت. چۆن تێڕوانینی ئەندازیاریت بۆ چارەسەرکردنی پیربوون دۆزیەوە و ئەو تیۆرە چییە؟ هاندانی من بۆ کارکردن لەم بوارەدا تا ڕادەیەک درەنگ لە ژیانمدا ڕوویدا. تەمەنم 30 ساڵ بوو. هەستم کرد شتێک هەبوو کە بایۆلۆجیستەکان کاریان لەسەر نەدەکرد. بایۆلۆجیستێکم شک نەبر کە پیری وەکو کێشەیەک سیر بکات و هەوڵی چارەسەرکردنی بدات. ئەوە شتێک بوو کە بە تەواوی بە هەڵە لێ تێگەیشت بووم تا گەیشتمەوە تەمەنی ژیان بوو بۆ ماشکرا بوو. چونکە ژنێکی بایۆلۆجیستم خواست بەلای منەوە زۆر ئاشکرا دەرکەوت کە پیری گەورەترین کێشەی جیهانە و هۆکاری زۆربەی نەهامەتیەکانە. چۆن بوو تێڕوانینی ئەندازیاری یاخود تێڕوانینی تێکشکان چارەسەرم دۆزیەوە؟ لە ڕاستیدا ئەوە لە دیسپلینێکی دیکەوە سەرچاوی گرت کە پێشتر کارم لەسەر کرد بوو. ئەویش زانستی کۆمپیوتەری بوو کە یەکەم کاری ژیانم بوو. لە ڕێگەی شرۆڤەکردنی داتاکانەوە شێوازێکی جیاواز بۆ سیرکردنی کێشە قورسەکان فێر بووم تا بیرۆکەی نوێم بۆ چارەسەرکردنی کێشەکان چم بکەوێت. کە سەیری ڕابردوو دەکەم هەندێک جێی سەرسوڕمانە بووم کە کەس بیری لەوە نەکردبووەوە و چاکردنەوەی گەردی لەو خانە تێکشکاوەکانی پەیوەست بە پیربوون ڕەنگە ئاسانتر بێ لە خەوکردنەوەی ئەو ڕادەیی کە جەستە لە سەرەتاوەخانەکان تێک دەشکێنێت. ڕەنگە 10 ساڵم پێچوو بێتە هاوکارەکانم کە پسپۆری بوارەکان ڕازی بکەم بەوەی ئەوە بیرۆکێکی مانەدارە. ئەمڕۆ تا ڕادەیەکی زۆر ئەوە بۆتە بیرۆکەیەکی گشتی و هیچی دیکە پێویست ناکە بیانووی بۆ بهێنەوە. نزیکەی 20 ساڵ پێش ئێستا گوتت ئەو مرۆڤانەی کە 1000 ساڵ دەژین ئەمڕۆ لە ژیاندان، هێشتا ئەو بۆچوونت ماوە؟ بە تەواوی ئەوەم نەگوت. گوتم ڕەنگە لە ژیاندا بن. ئەوە جیاوازیەکی گرنگە. لە تەکنەلۆژیادا هەرگیز نازانیت چەندی پێدەچێت تا دەگەیتە چارەسەر. بەڵام بڕوایەکی بەهێزم هەیە کە پسپۆران لە هەر بوارێکدا بە تایبەتی لە بوارێکی وەکو بایۆلۆجی پزیشکیدا کە کاریگەریەکی گەورەی لەسەر مرۆڤایەتی هەیە، ئەرکی پسپۆرانە کە پێشبینی خۆیان ڕابگەێنن کە چەندی پێدەچێت تا شتێک لە داهاتوودا ڕوو بدات. ئەگەر ئەوە نەکەن ئیدی خەڵکانی دیکەی ناپسپۆر پێشبینی خۆیان بڵاو دەکەنەوە و هەڵە دەبن. زیاتر لە پێشبینی پسپۆرانی بوارەکە هەڵە دەبن. بەڵێ بەڕەهایی پێم وایە کە زۆر نزیک بووینەتەوە تا پیربوون لە ڕێگەی پزیشکیەوە کۆنتڕۆل بکەین. بەختێکی زۆر باشمان هەیە کە ئەو خەڵکی ئەمڕۆ لە ژیاندان هەرگیز نەخۆش نەکەون بەهۆی ئەوەی چەند ساڵ پێش ئێستا لەدایک بوون. ئەوەش لە بنەڕەتەوە تەمەنی مرۆڤ بۆ 4 ڕەنووس درێژ دەکات. تەمەنت چەندە؟ ئەمە ڕەنگە وا دەرکەوێت کە پرسیارێکی ئاسانە، بەڵام لە ڕاستیدا وەڵامەکە هێندە سادە نییە. دوو ڕێگەی پێوانی تەمەن هەیە: کاتی و بایۆلۆژی. تەمەنی کاتی یاخود کرۆنۆلۆژی ژماری ئەو ساڵانەیە کە لە ڕۆژی لەدایک بوونتەوە ژیاوی. ئەو وەڵامەی کە عادەتەن دەیدەیتەوە کاتێک لێتە پرسێت تەمەنە چەنە. بەڵام تەمەنی بایۆلۆژی تەمەنی جەستەتە لەسەر بنەمایەوەی تا چەندە ئەندامەکانی جەستەت بە باشی کار دەکەن و چەندە زیانیان بەرکەوتووە. لاشت چەندە ماندووە. وەنونە دەکرێت کەسێکی تەمەن 25 ساڵ کە ئاگای لە تەندروستی خۆی نەبووە 40 ساڵ تەمەنی بایۆلۆژیەکەی بێت. ئەم کەسە پێشبینی دەکرێت 15 ساڵ کەمتر بژی ئەگەر بێت و گۆڕانکاری گەورە لە ستایلی ژیانی خۆیان دەکات. گلایکان ئەیج یەکێکە لەو کۆمپانیانەی کە دەڵێت لە ڕێگەی خوێنەوە دەتوانێت تەمەنی بایۆلۆژی دیاری بکات، واتە پێت بڵێت ئایا لە ڕووی جەستەوە گەنجتری یاخود پیرتری لە تەمەنی خۆت. چۆن تەمەنی بایۆلۆژی کەسێک دیاری دەکەن؟
کۆمپانیەکەمان ناوی گڵایکۆن ئەیجا. ناوەکە ئاماژە بۆ ڕاستیەی کە ئێمە گڵایکۆن دەپێوین. گڵایکۆن لە نێو پێکاتەی شەکردان کە لە تەواوی جەستەدا هەن. دەزانین کە چەمەندەکەین ئەوانە گۆڕانیان بەسەردا دێت. بۆچی دەگۆڕدرێن؟ چونکە لەژێر کاریگەری هەوکردنی درێژخایەندان. هەوکردنی درێژخایەنێکێکە لە 12 ئاماژەکەی پیربوون. هەرکە جەستت هەوکردنی درێژخایەنی زیاتر و زیاتر دەبێت، تۆش خێراتر پیر دەبیت. بۆیە دەڵێن لە ڕاستیدا دەکرێت خۆت گەنجتر بکەیتەوە بە چارەسەرکردنی هەوکردنە درێژخایەنەکانی جەستت. ئەوەش پێویستی بە گۆڕینی شێوازی ژیانت هەیە. چەند ساڵە کۆمپانیەکەتان دروست بووە؟ کۆمپانیەکەمان تازە و 3 ساڵە دروست بووە، بەڵام بەرهەمی 30 ساڵ توێژینەوەیە. بەرهەمەکەمان پشتی بە توێژینەوەکانی تاقیگەی گانۆس بەستووە کە 30 ساڵە لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە دەکات. مێژوویەکی درێژیان هەیە و 200 بابەتی زانستیان بڵاو کردوتەوە و 40 ملیۆن دلار کۆمەکیان هەیە. بۆیە زانستێکی زۆر لە پشت ئەم بەرهەمانەوەیە، ئێمە تەنیا کۆمپانیەکین و ئەمەمان خستۆتە بازارەوە. کاریگەری بەرهەمەکەتان لە بواری تەمەندرێژی و چارەسەرکردنی پیریدا چۆن دەبینیت؟ ئەوەی ئێمە دەیکەین هەوڵدانە بۆ چارەسەرکردنی ئەو نەخۆشیانەی لە نێو جستەماندا دروست بوون. ئێمە ڕێگە لە دروستبوونی نەخۆشیەکان ناگرین، ئەو کارە دەبێتە هۆی ئەوەی ژیانمان زۆر باشتر ببێت. ئەوەی ئێمە دەیکەین ئەوەیە ئاسانی بکەین بۆ خەڵک تا ڕێگە لە دروستبوونی ئەم نەخۆشیانە بگرن. دەمانەوێت زوو مەترسیەکان بۆ خەڵک دەستنیشان بکەین. دەزانین گڵایکۆنە و کارە دەکات. دەمانەوێت خەڵکی دوای ئەوەی ئەنجامی پشکنینەکەی ئێمەیان وەرگرت گۆڕانکاری لە ژیانی خۆیاندا بکەن. دەرمان بەکاربهێنن یان هەر جۆرە چارەسەرێکی دیکە وەربگرن کە پێویستە. ژیانی خۆیان باشتر بکەن و ڕێگە نەدەن جەستەیان نەخۆشی دروست بکات. کۆنتترۆڵی تەندروستی خۆیان بگرنە دەست. کاتێک زانیاری بە کەسێکە دەیت لەبارەی تەمەنی بایۆلۆژیەوە دەرکبەوە دەکەن، ئێوە وا لە خەڵک دەکەن گۆڕانکاری بەسەر ژیانی خۆیاندا بهێن و بژاردەکانیان بگۆڕن. ئەو برارێکی گەورەیە و لە ڕووی ئەخلاقیەوە چۆن لێی دەڕوانن. ئێمە ئاگداری ئەو لایەنە ڕەوشتیانەین. دەشزانین خەڵکی زۆر جار ئەم هەواڵە بە باشی وەرناگرن. بۆیە تیمێکی پسپۆرمان هەیە کە شارەزای پزیشکین و ڕاهێنەری تەندروستین. پسپۆرەکانمان ئەم هەواڵە لە ڕێگەی گفتوگۆ بە کەسەکە دەدەن. تەنیا پارچەلاپەڕەیەکت نادەینە کە بڵێت تەمەنی بایۆلۆژیت ئەوەندەیە، بەڵکو زانیاری و ڕاوێژ لە پسپۆرێکەوە وەردەگریت کە زانیاری زۆری لایە و دەتوانێت یارمەتیت بدات. دەتوانیت پرۆسەکەمان بۆ ڕوون بکەیتەوە چەندی پێدەچێت؟ بە دڵنیاییەوە زۆر ئاسانە. پشکنینەکەمان لە ماڵی خۆت دەکەیت واتە لە هەر کوێیەک بیت دەتوانیت بیکەیت. 4 دڵۆپە خوێن لە 5 وەردەگرێت، لێ دەگەڕێیت خوێنەکە لەسەر پارچە کاغذێک و شک ببێتەوە و دەینێریتەوە بۆ تاقیگەکەمان کە دەکەوێتە کرواتیا لە ئەوروپا. گەورەترین تاقیگەی بواری گڵایکۆنە لە جیهاندا. زۆربەی نمونەکانی بواری بایۆلۆژی گڵایکۆن لە تاقیگەی ئێمە شکاریان بۆ دەکرێت. لە تاقیگەکەماندا دەڕۆژی پێدەچێت، بە ناردنەوە شەوە نزیکەی 3 تا 5 هەفتەی پێدەچێت. خۆت ئەم تێستت کردووە؟ بەڵێ کردومە. ئایا گەنجتریت یان پیرتر لە تەمەنت؟ گەنجترم. زۆر باشە. پێت وایە شتێک وای کردووە ئەو ئەنجامە باشت هەبێت؟ پێم وایە هەموو شێوازی ژیان زانینی ئەوەی چی باشە و چی باش نییە بۆم. دڵنیابوونەوەم لەوەی هەنگاوی دروست بگرمە بەر، خواردنی خراپ نەخۆم، ڕاهێنانی پێویست بکەم. بەڵام بزانن ڕاهێنانی لە ڕادەبەدەریش خراپە. ئەگەر ڕاهێنانی زیاد لە پێویست بکەیت دەکرێت هێندەی ئەوە خراپ بێت کە ڕاهێنان نەکەیت. لە ڕاستیدا تەنیا ڕۆژانە ئاگداری بژارەکانی ژیانی خۆمم، چونکە دەزانم شێوازی ژیان هۆکارێکی سەرەکی پیربوونە. لە کاتێکدا چاوەڕێ دەکەین زانایان دەرمانێک بدۆزنەوە تا هەمیشە بە گەنجی بمێنینەوە، زانایان ئەم ئامۆژگاریانەمان دەکەن بۆ دواخستنی مردنمان. 1. وەرزشکردن. 2. خۆدورکردن لە جگەرە کێشان و خواردنەوەی مادەی کحولی زۆر. 3. زیادکردنی ڕووەک بۆ نێو ژەمی خواردن. 4. کەمکردنەوەی شەکر و ئەو خواردنانەی کە شەکریان تێدایە. 5. کەم خواردن تا بەرنامەیەکی دیکەی نەکست هەر تەندروست بمێنن.